زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕە هەشتا. بابەتی جۆرەکانی ناو. لەوانەی ڕابردوو باسی جۆرەکانی ناومان کرد، بەڵام ئەو کات لە ڕووی ناوەڕۆکەوە، ناوی تایبەت و ناوی کۆمەڵ و ناوی گشتی. ئەوڕۆ باسی جۆرەکانی ناو لە ڕووی هەبوونەوە. دوو جۆرە لەو کتێبەی کردیتیانە، دوو جۆر، ناوی بەرجەستە و ناوی واتایی. جوتیارێک گێڕایەوە و گوتی: ڕۆژەکە زۆر سارد بوو، هەوری ڕەش سەرتاپا ئاسمانی ناوچەکەی داپۆشی بوو. زەوی گەلک تێنوو بوو، ئارەزووی بارانی دەکرد. لە ناکاو کردی بە هەورە تریشقە و لێزمەی باران. جوتیار و شوان و گاوان کەوتنە خۆشی و شادی، چونکە کاتێک بەفر و باران زۆر بوو، کانیا و دەردەبن، ئاوی چەم و ڕووبار زۆر دەبێت. لە بەهاردا جوانی هەموو لایەکی سروشت دەگرێتەوە. خەم و پەژارە لە دڵ نامێنێت، هێز و وزە دەکەوێتە گیانی زیندەوەر و جانەواران. لەم وەرزەدا بەرهەمی ئاژەڵان زۆر دەبێت، وەک ماست، پەنیر، فرۆ، لۆر، سەرت و نویشک. ئەوە پارچە نووسراوەک بوو کە جوتیارێک گێڕایەوە. ئێستا بزانین خستنە ڕووەکە کووە. لە خوێندنەوەی ئەم پارچە نووسینەدا چەند ڕستەیەک دێنە بەرچاو، وەک ڕستە یەکەم: ڕۆژەکە سارد بوو، هەوری ڕەش سەرتاپا ئاسمانی ناوچەکەی داپۆشی بوو. و ڕستەی دووەم: لەم وەرزەدا بەرهەمی ئاژەڵان زۆر دەبێت، وەک ماست، پەنیر، فرۆ، لۆر، سەرت و نویشک. ڕستەی سێیەم: لە ناکاو کردی بە هەورە تریشقە و لێزمەی باران، جوتیار و شوان و گاوان کەوتنە خۆشی و شادی. ڕستەی چارەم: لە بەهاردا جوانی هەموو لایەکی سروش دەگرێتەوە، خەم و پەژارە لە دڵ نامێنێت. ئێستا بزانین ئەو ڕستانە، ناوەکانی ئەو ڕستانە کوونە. ڕستە یەکەم هەندێک ناوی تێدایە کە ئێمە لێرەدا مەبەستمانن. ناوەکانیش بریتین لە هەور و ئاسمان. ئەوە دوو ناوە کە لەو ناوانن بەریەکێک لە هەستەکانی مرۆڤ دەکەون. ئەویش هەستی بینینە، لەبەر هەندێ پێیان دەگوترێ ناوی بەرجەستە. واتە ئەگەر ناوی شتەکە بە هەستەکان دیتمان، یان بە هەستەکانمان هەستمان پێکرد، هەستی بینین، هەستی مرۆڤ 5 هەستی هەیە، 5 هەستەکەی مرۆڤ: بینین واتە دیتن، بیستن گوێلێبوون، هەستی گرتن بە دەست یان بە پێ، هەستی تامکردن بە زمان و زار، و هەستی بۆنکردن بە کەپ و بەلوت. ئەو 5 هەستانەمان هەیە. کەواتە گەر لێرە تەمەشای هەستەکان بکەین، بینین، ئەوە هەستی بینین، هەستی بیستن، هەستی بۆنکردن، هەستی گرتن و هەستی تامکردن. کەواتە ئەگەر ئەو ناوەی هەمانە بتوانین هەستی پێ بکەین بە یەکێک لەو هەستانە کە هەمانە، یان بە دووسەیەک لەو هەستانە، کەواتە دیارە ناوەکە ناوی لێدەنێن بە کوردی ناوی بەرجەستە. واتە بە یەکێک لەو هەستانە هەستمان پێ کردیە. ئەگەر هاتوو بە هیچ کام لەم هەستانە هەستمان بە وشەکەی
ناوەکی دیکەی هەیە کە تەنیا لە بیری مرۆڤ هەیە، بەڵام هەور و ئاسمان هەردووچی دەتوانین بە چاو ببینین، هەرچەندە ناتوانین بە دەست بیانگرین، بەڵام بە چاو دەتوانین بیان بینین، چونکە بە چاو دیتیتمان کەواتە ناوەکە ناوی بەرجەستە. لە ڕستەی دووەم کۆمەڵە ناوێک هەیە کە هەریەکان بەرهەستەک یان پتر لە هەستەک دەکەون، دیسان پێیان دەگوترێ ناوی بەرجەستە، وەکو ماست دەتوانین بە چاو ببینین، دەتوانین بە تام بیخۆین و تامی کەین، دەتوانین بە دەست بەگرتن کەواتە دەتوانین بە زیاتر لە یەک هەست ماستی ببینین، پەنیر، فرۆ، لۆر، سەرت و نویشک، ئەوانەش هەر ناویان ناوی بەرجەستە. لە ڕستەی سێیەم ئەگەر لە ڕستەی سێیەم ڕامینەین تەماشایکەین دەبینین ڕستەکە ژمارەیەک ناوی تێدایە، بەڵام ئەوەی مەبەستمانە دوو ناوی خۆشی و شادی. خۆشی و شادی دوو ناوە، بەڵام ناتوانین ئەو دوو ناوەی بە چاو ببینین، ناتوانین بیگرین یان ناتوانین بە تام یان بە بیستن بزانین چییە، کە لە خۆیاندا بوونی سەر بە خۆیان نییە، ناکەونە بەر یەکێک لە 5 هەستەکەواتە بەو 5 هەستانەی کە هەیتمان وەکو مرۆڤ ناتوانین هەست بەو دوو وشەیە بکەین، کاتە ئەو دوو وشەیە یان وشەی بە هەزاران وشەی وەکو ئەو دوو وشەیە ناویان چییە؟ ناویان وشەی بەرجەستە نییە، بەڵکو ناویان وشەی ناوی چییە؟ مرۆڤ تەنیا لە بیر و خەیاڵ و هزر بوونیان هەیە، واتە تەنیا لە مێشکی مرۆڤ هەیە. ئەگەر یەکە گۆتی خۆشی، هەرچەندە لە مرۆڤە کە تا مرۆڤەش کە دەگۆڕدرێ ئەو خۆشیە، بەڵام هەتا ڕادەیەک هەموو کەس دەزانی خۆشی مانای چییە، تەنیا شتەکە نەتوانی بیبینی، بەڵام دەتوانی هەستی پێ بکەی، لە بیر و خەیاڵ و مێشک و هزر بوونی هەیە. ناوەکانی لەم چەشنە پێیان دەگوترێ ناوی واتایی، کاتە ئێستا ناوی جەستەییمان هەیە لەگەڵ ناوی واتایی. دیسان لە ڕستەی چوارەم ناوەکانی بۆ وێنە جوانی، خەم، پەژارە بەر ئەو جۆرە ناوانە دەکەون کە تەنیا لە هزر و خەیاڵدا پەیدا دەبن، کاتە کەس ناتوانانی بچی بزانی خەم شێوەکەی کووە، نایبینی و ناتوانی بۆنی نییە، تامی ناتوانی بزانی چ تامە، جێشت لێ نابی، کەواتە تەنیا لە بیروی مرۆڤ هەیە. لەو 5 هەستەی کە مرۆڤ هەیتی بەبەری ناکەون، دیسان پێیان دەگوترێ ناوی واتایی. ناوی واتایی لەو کتێبەی کردیتیانە دوو بەش یان دوو جۆر. یەک لە جۆرەکان ناوی واتایی بنچی، واتە وشەکە هەر بەخۆی لە بنچینەدا هەیە، داتاشراو نییە، دروستکراو نییە. دوو جۆرەیە کە چان بنجی ئەوی دیکەش دروستی دەکەین، لە وشە چیتکە دەیهینین دروستی دەکەین ناوەکەی، ئەوجا وشەکە هەندێک جار ڕەنگە کاربی، هەندێک جار وشەکە ڕەنگە هاوڵ ناوبی، یان بزانە چییە ناوەکەی لێ دروست دەکەین. ناوی واتایی بنجی هەر لە بنەڕەتدا بۆ ئەم مەبەستە بەکاردێ، وەکو خەم هەر لە زووەوە ناوە، بەخۆی دروست بووە، لە هیچ شتەک وەرنەگیرایە. هێز، وزە، هۆش، باوەڕ، ترس، مەرگ و هەزاران ناوی دیکەش. ئەو ناوانە وەکو دەبینین زۆربەی زۆریان لە 2، 3، 4، 5 پیت پێک هاتینە، ناوەکان لە زۆر پیت پێک نەهاتینە، کەواتە ئەو جۆرە ناوانە ناوی واتایی بنچینەی یان بنجی.
ناوی واتایی دروست کراو چییە؟ لە وشەیەک پێکدێ بە یاریدەی پاشگرێک. هەندێک جار وشەچیت کە دەینین پاشگرە چیلۆ دادەنین یان پێشگرە چیلۆ دادەنین و ناوەکەی دروست دەکەین. وەکو مێرانی لە مێری وە هاتیە، کوردینی دۆستایەتی لە دۆستەوە هاتیە، پیاوەتی لە پیاو، ڕەشایی مەزناتی جوانی لە جوانەوە هاتیە. کاتە ئەو شانە ناون ناوی واتایینە، ناوەکان دروست کراینە، پاشگرەکیان لۆ زیاد بووە. هەندێک جار پێشگر زیاد دەبی، هەندێک جار پاشگر زیاد دەبی. ئەو شانەی کە بە پاشگر دروستیان دەکەین ئەمە لێرە هەندێکیانم نووسیە بۆ وێنە لێرە بە پاشگری ئی دەتوانین ناوی دروستکەین. وەکو بۆ وێنە لە گەرم دەتوانین گەرمی دروستکەین، گەرم گەرمی. لە باش دەتوانین باشی دروستکەین، باشی ناوەکی واتاییە و دروست کراوە یان داڕێژراوە. لە وشەی بازنەیی لێرە چونکە بازنە بە پیتەکی بزوێن کۆتایی دێ لەبەر هەندێک تەنیا ئی بە تەنێ بەسنیە دەبی دوو ئی لۆ دانێن بازنەیی، چونکە بازنە وەکو گەرم نییە. وشەی گەرمایی دوو ئی دەبی لۆ زیادکەین. هەندێک جار ئایەتی لۆ زیادەکەین، ئایەتی کوردایەتی، کوردایەتی، سەرکردایەتی، ئازایەتی، دژایەتی. کاتە هەندێک جار بەو جۆرەی دروستیان دەکەین. هەندێک جار وشەی چوون بەکاردێ، بە دوادا چوون. بێگومان چوون کارە، بە دوادا چوون ناوە، بەڵام بە دوادا چووم دەبیتە کار دیسان، چونکە من بە دوادا چوونم بۆ کرد. لێک چوون بۆ وێنە، هەڵچوون، دەرچوون، تێک چوون، لە ناو چوون و بۆ چوون، بۆ چوونی تۆ، بۆ چوونی من. هەندێک جار پێشگرەکی دادەنین، داهێنان، داگرتن، دابەزین، داکوتان، داشکان. کاتە ئەویش دەبی. هەندێک جار بە وشەی سازی لە پاشگر، تەلار سازی، پیشە سازی، دەرمان سازی، وشە سازی. هەندێک جار بە پاشگری کردن، دروستکردن، پەیداکردن و ڕێنماییکردن، دەرکردن، ئازادکردن، لەبیرکردن. هەندێک جا بەکردنەوە، کەمکردنەوە، تاقیکردنەوە، بەسەرکردنەوە، هەڵکردنەوە، لێکردنەوە. کاتە بەو جۆرە شتانە دروست دەکەین. هەندێک جا بە پیتی لە کۆتاییەکە، ڕژان لە وشەی ڕژا کە کارە، یان شکان، ڕووخان، خزان. هەندێک جا بە ئی کڕین لە کڕی کە ئەویش کارە، فڕین، هاڕین، بڕین، وەرین، سڕین. کاتە ئەوانە هەموو دەتوانین ناوی لێ دروستکەین، ناوی واتایی. ئێستا دەستوورەکە بزانین چییە. لە ڕووی هەبوونەوە ناو دوو جۆرە. ناوی بەرجەستە ئەو ناوەیە کە بەریەک لە 5 هەستەکانی مرۆڤ دەکەوێ و بوونی هەیە. هەندێک جار بەریەک هەست یان زیاتر لە یەک هەست بێگومان. هەندێک جار بە هەر 5 هەستەکەی دەتوانین
شتەکەی ئەو شتەی ببینین. بێگومان ئەو 5 هەستەی مرۆڤ خوێندکاری ژیر وا دەکا کە مرۆڤ بتوانی بزانی ئەو ژینگەی تێیدا دەژی بیخینیتەوە. ئەگەر بە چاو شتەکی نەبینین، بە گوێ نەیبیستین، بە تامی پێ نەکەین و بۆنی نەکەین و بە دەست نەتوانین دەستی لێدەین یا پێی لێدەین، کەواتە ناتوانین هیچ دەرەوەی جەستەی خۆمان بخینینەوە، ناتوانین بڕۆین، ناتوانین هیچ شتێک بخۆین، ناتوانین هیچ شتێک تام بکەین، کەواتە ناتوانین بژین لەو ژینگەی کە لە ناوی دەژین. کەواتە ئەو 5 هەستەی مرۆڤ وەکو پەنجەرەکە هەتا بتوانی دەور و بەری خۆی بخینیتەوە، شت تێبگا، شت فێربی و بتوانی بژی. ناوی بەرجەستە، کەواتە ناوی بەرجەستە ئەو شتانەیە کە بەر یەکەک یان زیاتر لە یەکەک لە هەستەکانی مرۆڤ دەکەوی. ناوی واتایی ئەو ناوەیە کە لە خۆیدا بوونی مادی نییە، واتە ناتوانین بیبینین یان ناتوانین جێمان لێبی، ناتوانین دەستی بکەین و بگرین، ناتوانین تام بکەین و بۆن بکەین، بەڵام هێشتاش دەتوانین بزانین شتەکە چییە، چونکە لە مێشکی مرۆڤ ناوەکە لە هزری مرۆڤ هەیە، تەنیا لە بیر و خەیاڵی مرۆڤ هەیە. ئەویش دوو جۆران، ناوی بنجی و ناوی دروست کراو. ئێستا بینە لای ڕاهێنانەکان، ڕاهێنانی ژمارە 1. ئەو ناوە واتاییانە لە ڕستە بەکار بینە: مرۆڤینی، زیرەکی، برایەتی، جەنگ و ئاشتی. ئەمن ئەوها بەکارم هێناینە ناوەکان. مرۆڤینی نووسیتم مافە مرۆڤینی، مافێکی ڕەوایە بۆ هەموو مرۆڤ. و زیرەکی نووسیتم زیرەکی و ژیری بەتەمەن نییە. برایەتی نووسیتم ئایا دەزانی شەڕی برایەتی کەی کۆتایی پێهات. و جەنگ نووسیتم جەنگی عێراق و ئێران 8 ساڵی خایاند. ئاشتی پێچەوانەی شەڕە. ئاشتی و پێکەوە ژیان بۆ هەموو میلەتان. 2 ڕستەم نووسیالۆ ئاشتی. دیارە هەستم کردیە شتەکی گرنگە. ڕاهێنانی 2: لەم ڕستانەدا ناوە واتاییەکان دەربینە، جۆرەکەیان پیشان بدە. ناوە واتاییەکان چییە؟ هەست ناوە چ جۆرە؟ هەستی لێرە بنجیە، لە بنجینەوە هەیە هەستی. ئەو ئیە لێرە ناگەڕێتەوە بۆ دروستکردن، ئیەکە دەگەڕێتەوە بۆ ئامرازی ناوی چیان لێ نابوو، پاڵنەر، وابزانم ناوە چیەوە هەیە، پاڵنەر. کەواتە هەست لێرە ناوی بنجیە، بنجینەیە. نەتەوایەتی ناوەکی دروست کراوە لە نەتەوایەتی کە ئەو دوو ناوە هەیە. کۆتر ناوەکی بنجیە، ئاشتی ناوەکی بنجیە، و هەر ئەو دووەش ناوە. 3 هەمیشە تروسکەی هیوا ناکوژێتەوە. تروسکە ناوەکی بنجیە، هیوا ناوەکی بنجیە. ڕستەی 4: دووربینی پەشیمانی لە دوانیە. دووربینی لێرە دووربینی ناوەکی بە ئی، ئەو ئیە ئامراز نییە بەڵکو لەگەڵ وشەکەی هەیە. دووربینی لێرە ناوەکی دروست کراوە، پەشیمانیش دروست کراوە. هەر ئەو دووەش هەیە. ڕستەی 5: خوێندن چاوی مرۆڤ دەکاتەوە. خوێندن
ڕەنگە ناوەکی دروستکراوە بی خوێندن ئەوەی ڕاستی بی نازانم. ئەگەر لە کاری خوێندن دروستکرابی، خوێندن، خوێندنەوە، خوێندی، ئەوجە نازانم کامە پێشی کامەیە، نازانم دروستکراوە یان بنجیە. خوێندن ڕەنگە دروستکراوبی، چاو ناوەکی بنجیە، مرۆڤیش ناوی واتایی بنجیە. خەو بۆ مرۆڤ پێویستە، خەو بنجیە، مرۆڤیش بنجیە. مرۆڤایەتی دروستکراوە، ژیان بنجیە. ڕاهێنانی سێیەم لەو ڕستانەدا تەنها ناوە بەرجەستەکان دەربینە، تریفە بەیانیان هێلکە و نویشک دەخوا. تریفە بەیانیان هێلکە و نویشک دەخوا. تریفە نازانم باسییان نەکردێ ناوی کەسەکان بەرجەستەبی یان بەرجەستە نەبی، بەڵام بەیانی، ئایا بەیانی دەتوانین بیبینین؟ بەیانی بەرجەستە نییە، باوەڕ ناکەم بەرجەستە بیت، چونکە ڕاستە دەتوانین ناتوانین بیبینین ڕەنگە بەیانی شتێک بیبڵێ ئەوە بەیانیە، بەڵام بەرجەستە نییە. بە بەرجەستەی دانانێم هێلکە بەرجەستەیە، نویشک بەرجەستەیە، گەنم بەرجەستەیە، جۆ بەرجەستەیە، بەرهەم بەرجەستە نییە، زستانیش بەرجەستە نییە. زستان ڕاستە هەستی پێ دەکەین ساردەوە شتانە، بەڵام شتێک نییە بڵێ ئەوە زستانە. ئەوجە ناشزانم. بەهار بەرجەستە نییە، خوناو بەرجەستەیە، ناوەکی بەرجەستەیە، پەلک بەرجەستەیە، دەیبینین، داریش دەیبینین. مەتینی دەستێ خۆ بە تەفشووی بڕی، دەست بەرجەستەیە، تەفشوش بەرجەستەیە. تەفشوو لێرە نووسرایە تەشوێ، زۆر لێرە ئەمن تەپشوو ئەو شتەیە، هەندێک پێ دەڵێن تەپشوو، هەندێک تەفشوو، تەشوێ یان تەشوو. ئەو جۆرەیە لۆ دووشتی بەکاردێ، لۆ دار و لۆ بڕینی یان بەرد سازیش. و بێگومان ئەگەر لە دەستی خۆت بدەی ئەوە زۆر زۆر خراپە، کەواتە تەفشوو یان تەپشوو. کەواتە دەست و تەفشوو. جوتیاری زەوی کێڵا، جوتیار ئەوە جوتیارە، دەتوانێ ببینی کەسەکە کە جوتیارە، ڕەنگە بەرجەستە بی، نازانم. زەوی 100% بەرجەستەیە، دەتوانی بیبینین. خوناو واتە خوناو ئاوەنگ یان شەونم. ئەوە ئێستا ڕاهێنانی چارەم، شلۆڤەکردن. کەوەکەی خەسرە و فڕی. کەوەکە چییە؟ ناوەکی گشتیە، بەرجەستەیە، دەبینین، دیارخراوە، چونکە کەوەکەی مەبەستیان کە دەزانین مەبەستمان کامکەوە، ناسراوە و بکەرە. ئی ئامرازی دانەپاڵە، دانەپاڵ بوو کە نەمدەزانی ناوی چییە، ئامرازی دانەپاڵ لە لاپەڕێ، پێش ئەو لاپەڕەیە. خەسرە و ناوەکی تایبەتیە، دیارخەری ناوی کەوەکەی خەسرە. فڕی کاری ڕابردووی نزیکە. ئەم ڕستانە شلۆڤە بکە. ترس مرۆڤ دەتۆقێنێ. ترس ناوەکی واتایی بنجیە، و بکەرە لێرە، وەکو ترسەکەیە مرۆڤ دەتۆقێنێ، یان نا بکەر نییە، مرۆڤ بکەرە، ببوور. مرۆڤ لێرە ناوەکی بەرجەستەیە، دەتوانێت بڵێ ئەوە مرۆڤە، دەتۆقێنێ کارە،
کارە چڕانە بردووە ئێت لێرە دەتۆقێنێت ئێت واتە جێناوە جێناوی کەسی سێیەمە کە ترسە بەڵام ئەو دەتۆقێنێت مرۆڤەکەبی دەبی بکەرەکەبی ئەوەی ڕاستی بی نازانم چێ بکەرە ترسەکەیە مرۆڤ دەتۆقێنێ ڕەنگە ترسەکە بکەربی لێرە ئەوەی دەهێڵمەوە خوێندکاران بنووسن کامە بکەرە یان پێویستی کرد خوێندەواری چرای ژیانە خوێندەواری ناوەکی واتاییە و دروست کراوە لە خوێندەواری چراش ناوەکی واتایی ناوەکی بەرجەستەیە چونکە دەتوانین بیبینین ژیانیش ناوە کە ژیانە لێرە کردداری ناتەواوە و چرای ئەو ئیەی ئێرە چرای لێرە چییە ئامرازی خستن دانەپاڵە و چرای ژیانە ژیان لێرە دیارخەری ناوی چرایە چرای چرای ژیان ئەوە ئەوجا وابزانم باشترە لێرە بێمە کۆتایی ئەو وانەیە و لاپەڕی 86 لاوانەی داهاتوو شیکار بکەم هەتا ئەو کات هەر بژی